بەنسبەتی حالەکردنی کەیسەکان لەم 6 مانگەدا 59 کەیس ڕەوانەی دادگاکان کراوە 59 کەیس ڕەوانەی دادگاکان کراوە لە هەر سێ پارێزگا بە ڕێژەیەک کە پارێزگای هەولێر بە 28 کەیس و پارێزگای سلێمانی بە 13 کەیس و پارێزگای دۆچیش 19 کەیس ئەو کەیسکردنی ڕەوانەی دادگا کراوەتە لەوێر حاکمی تەحقیقی نەزاهە لە هەر سێ پارێزگایە تەحقیقی تێدا تەواو بووە و حاضر بۆ بۆیە ئەو کەیسە بچێتە قۆناغی داهاتوو قۆناغی دادگایی کردن ئەوە پێم وایە ژمارەیەکی زۆرە کە 59 کەیسە نیشانی ئەوەیە کە محققان بە سەرپەرشتی دادوەرە بەڕێزەکان کە ئێستا دادوەری تەحقیقی هەولێر و داواکاری گشتی هەولێر لە تەنیش بڵاوەستاون سوپاسیان دەکەم جودێکی باش سرف دەکەن بە تەبان لە سەرپەرشتی شتەکانی محققی دەستی دەستباچی تەبان کە ئەوەی کام ساڵ ئێستا تا ئێستا لە قۆناغی خۆی ئەو کەیسانی کە لە قەیدی محاکەمەدا ئێستا 112 ئەو 112 و 59 لە خۆ دەگرێت لەگەڵ ژمارەیەک لە کەیسەکانیش کە ساڵی ڕابردوو واتە ئێستا ئێمە لە قۆناغی دادگاییدا 112 کەیسمان هەیە ئەم ساڵەکە لە حدودی 32 کەیس قەراری لێدراوە واتە کە قەراری لێدراوە یعنی حکمی لێدراوە حکمی لێدراوە 15 لەو حکمانە ئیدا نەبوو واتە ئەو کەسانە بەڵگەکانی کەیس کە حاکمی تەحقیق چووە قەناعەتی بە دادگا کردووە حکمی لێدراوە بەڕاستی ژمارەیەکیشیان داخراوە تقریباً 10 کەیسیشمان هەیە بە لێبوردنی گشتی کەوتون